لەگەڵ دواکەوتنی داوەشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم و بەرزبوونەوەی نرخی پێداویستی ڕۆژانە، هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕێی فریادڕەسێکن کە لە قەیرانی ئابووری و دارایی دەربازیان بکات. بەڵام داخۆ چی پلانێک هەبێت بۆ ئەم دەربازبوونە؟ ئایا هاتنی 200 ملیار دیناریش لە بەغداوە چارەسەری کێشەکانەکات ئەگەر بە شێوەیەکی کاتیش بێت یاخود نا؟ بۆ ئەم تەوەرە میوانداری بەڕێز دکتۆرە نەرمین معروف ڕاگری کۆلێژی بازرگانی زانکۆی سلێمانیمان کردووە پێکەوە هێوی ئەم بابەتانە زۆر قسەشی لەسەرەکەی. بەڵام دکتۆرە بەخێر بێیت هەڵبەت لە دیدگا و تێڕوانینی ئەکادیمیەوە جیاوازە لە قسەی سیاسی و پەرلەمانتارەکان ئەم ڕەوشە چۆن تێپەڕێنرێت؟ بەڵێ سەرەتا باینتان باش. ڕاستیەکەی ئەم دۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەوزارێ توانین بڵێن ماوەی چەند ساڵێکە تایبەتتر لە 2014ەوە لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی داراییە بەرەبەرە قەیرانەکە فراوان بوو تاوەکو گەشتەوەی کەوا بڵێن قەیرانێکی ئابووریە تەنها لەوەیە خۆی نابێنێتەوە کەوا سیولە و دارایی لە ڕووی بڕی پارەوە کەم بێت لە هەرێمی کوردستانە، بەڵکو ئەم قەیرانە سەری کێشاوە بۆ جونگەکانی تری ئابووری یاخود لایەنەکانی تری ئابووری بە تایبەتی مەسەلەی هەڵاوسانی نرخەکان کە وەکو بەڕێستان ئاماژەتان پێەیە کە بەرەبەرە خەریکە نرخەکان سەر لە نوێ بەرزە بێتەوانێ و لامان کاتچە ڕێژەی بێکاری بەرز بۆتەوە لە کوردستانە و تەمان بێگومان لە عێراقیشە کە ئەمە خۆی بۆ خۆی کۆمەڵێک دەرهاویشتەی ئابووری کۆمەڵایەتی تری لە دواوەیە کە بارگرانیەکی زۆری خسۆتە سەر ژیانی هاوڵاتیان لەبەرەوەی کە لەلایەک بەهۆی قەیرانی داراییەوە کەمبوونەوەی دەسەهات هەم ینی بۆ فەرمانبەران بە تایبەتی بە پلەی یەکەم و بە گشتی بۆ هەموو تاکێکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لایەکی کەشەوانێ نەبوونی هەلی کارکردن لە بەردەم بەشێکی زۆر لە دانیشتوانە بە تایبەتی توێژی گەنجان ئەمەوەی کردووە کەوا بارگرانیەک و قورسایەکی گەورە لەسەر ئاستی گوزەران و ژیانی هاوڵاتیان زیاب بکە و لە دەرەنجامی شابینی ڕێژەی هەژاری بەداخەوانێ سەر لە نوێ ئەبینین ئامارەکان دەریەخەن کەوا ڕێژەی هەژاری لە عێراق و هەرێمی کوردستانیشە زیادی کردووە کە ئەمە خۆی بۆ خۆی پێویست بە چارەسەرێک و بەواکە کەوا پلانی جۆراجۆرمان هەبێ، پلانی ماوە کورت و درێژخانمان هەبێ بۆ دەربازبوون لەم قەیرانە. باشە دکتۆر، ئەم بابەتە بۆ بەرەو خراپبوونە ڕۆیانی بۆ دۆخی ئابووری هاوڵاتیانی هەرێمی کوردستانی مەل دۆخێکی باشابووین بەڵام و تایبینی ڕۆژ بە ڕۆژ دۆخەکە بەرەو خراپترە ڕوە. بەڵێ خۆی ڕاستیەکەی لێرانەیە ئەوەیە کە ئەم بارودۆخە کۆمەڵە فاکتەر هەبووە، هەندێکیان فاکتەری ناخۆیی بووە کە پێیوەستە بە خودی ئەو سیاسەتە ئابووریانەیە کە ئێمە لە ساڵانێکی ڕابردووە پێڕۆمان کردووە و سیاسەتێکی ئابووری سەرکەوتوو نەبوو دەرەنجامەکەشی ئەمڕۆ لێ دیاریاوین. هەندێکیشی فاکتەری دەرەکی بووە کە بەداخەوە ینی وای کردووە کەوا لەم دۆخە یاخود با بڵین ئەم دۆخی ئێمە لەسەر ئێمە قورستر کردووە. بۆچی؟ چونکە لەلایەک ئێمە ئاڵین باز 2014 کەین کە سەرەتای شەڕی بەرامبەر بە داعش بوو، لایەکیکەوە دابەزینی نرخی نەوتی خاو لە بازارەکانی جیهانە کە ئێمە هەرێمی کوردستان و بێگومان عێراقیش بەشێکی گشتی پشتبەستە بین بە داهاتی فرۆشتنی نەوتی خاو بۆ دەستەبەرکردنی داهات بۆ هاوڵاتیان بە بڵێن حکوومەت بودجەکەی وا دیزاین کردووە کە بەشی زۆری سەرچاوی داهاتی حکوومەت لە نەوتەوەیە و حکوومەت کەرتێکی ئابووری گەورەیە لە هەرێمی کوردستانە و بەشێکی زۆری جونگە ئابووریەکان بەدەستی حکوومەتەوە لەبەرەوە ئەو خەرجەی کە حکوومەت ماگانە خاتە ناو بازارەوە هەڵسوڕێنەری یاخ بزوێنەری چالاکی ئابووریەکانە لەبەرەوە کاتێک کە حکوومەت دووچاری قەیرانێکی دارایی بوو ئەبینین کاریگەریەکی گەورەی بەجێهێش لەسەر ئابووری لەسەر گوزەران و ژیانی هاوڵاتیان. ئەمە ئەو هۆکارانەیە کاتوانین بڵین وای کردکەوە ئەم دۆخە ڕۆژ بە ڕۆژ خراپتر بێ. بۆچی؟ چونکە ناجێگیری نرخی نەوتی خاو و بە تایبەتیش لەم دو ساڵی ڕابردووە کە پەتای کۆرۆناشی هاتە سەر ئەمە وای کرد خواستێکی با بڵێن خواستێکی کەمتر لەسەر فرۆشتنی ناوت لەسەر لە جیهانە دروست و بۆ هۆی کەمبوونەوە و لاوازبوونی چالاکی ئابووریەکان و ناوەندەکانی بەرهەمێنان ئەگەرچی تقریبان چەند با بڵێن توانین بڵین یەک دومانێکە بێت نرخی نەوت تا ڕادێک بەرز بۆتەوە، بەڵام ئەمە هێشتا قەرەبووی ئەو زیانە گەورە ئەو کەلێنە گەورەی نەکردوێتەوە لە داهاتەکانە لەبەرەوەی کە فاکتەرێکی سەرەکی ناوخۆیی ئێمە ئەوەیەکەوە ئێمە خەلەلێکمان هەیە هەڵەیەکمان هەیە لە داڕشتنی سیاسەتی داراییە، ینی هەم عێراق و هەمیش هەرێمی کوردستان بۆ خراپبوونی ئەم دۆخێکی ئێستا تیاین دەرەوە نییە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق خۆی هەردووکێتی. بەڵام لێرانەیە بۆچی ئێمە زیاتر ئێمە یەکێکی لە وڵاتانەی کەوە زیاتر ئەم قەیرانە کاریگەری لەسەر ژیانمان بەجێهێشتە لەبەرەوەی کەوە کوتم حکوومەتی هەرێم و عێراقیش حکوومەتی عێراقیش لەو حکوومەتانن کەوە
پشت ئەبەستن بە ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر یاخود گەمەبالەغەنە بڵێن تەنها یەک سەرچاوی داهات واتە بودجە داهاتی بودجە پشتی بەستووە توانین بەڕێژەی لە ستانەوە تو حوتنەوە تو هەشتیش بە داهاتی فرۆشتنی نەوتی خاو ئەم نرخی نەوتی خاوەش شتێک نییە لە دەسەڵاتی خۆمان نابێ ڕەنگە توانای بەرهەمهێنانەکە لە دەسەڵاتی وڵاتەکە خۆیان بێ بەڵام نرخەکەی لە بازاری جیهانە دەستنیشانەکرێ بە پێی خواست و خستنەڕوو لەسەر ئاستی جیهان ئەم خواست و خستنەڕۆژ پێویستی هەیە بە ناوەندە بازرگانی و ئابوووریەکانی جیهانەوانێ کە بە تایبەتی پەتای کۆڕۆنا وای کرد بەهۆی کەمبوونەوەی کارکردن و یاخود بەرهەمهێنان لەسەر ئاستی جیهان دیسانەوە خواز لەسەر ئەم نەوتەکە بێتەوە. دکتۆرە ئەوە بابەتێکە ڕەنگە لە دەسەڵاتی کەسمانە نەبێ ئافاتێک گێت سروشتی بێ هەرچیە بێ نرخینەوە داوا لێ کات و خەڵکیش قوڕەکرێ بەسەریا بەڵام تۆ لە ناوەندێکی ئەکادیمیت ڕۆژانە مامەڵات ڕۆژانە هەڵسوکەوت و پەیوەندیەکانت لەگەڵ کەسانی پسپۆڕایە پرۆفیسۆرە خاوەنی تێزی دکتۆرایە خاوەنی توێژینەوەی ماستەرە ناوەندەکەی ئێوە ئەبێت چارەسەری پێوێ بۆم دۆخە حکوومەت تاکو ئێستا قسەی لەگەڵ وایە کردو بڵێن عادەی ئەکادیمیەکانی کوردستان چی چارەسەرێکتان پێ بۆ ئێمە؟ ڕاستیەکەی توانم بڵێم ماوەی ساڵانێکە ناوەندەکانی ئەکادیمی ینی من بەش بەخۆم ئەڵێم دڵنیاشم بەشێکی زۆر لە هاوڕێکانم ینی بەسەر نەکراوینەوە لەم بابەتانەیە ڕاستە ئێمە وەکو خۆمان وەکو توێژەر وەکو ئەکادیمیستان لێرە و لەوێ لە ڕێگەی توێژینەوەکان و لێکۆڵینەوەکانمانەوانێ لەسەر ئەم بابەتانەوە پێشتریش پێشەوەی گەوا بگەین ئەم دۆخە قەیران ناویە پێشببینی ئەومانەکە ڕۆژە لە ڕۆژان ئێمە ئابوووریەکەمان بەم ئاراستەیە بڕوا لە بەرەوەی کە دەمێ ساڵە حکوومەتی هەرێم پشتی بەستووە بە داهاتی نەوتووە پێشنیازیەوەمان کردووە کە پێویستە سەرچاوەکانی داهات هەمە جۆر بکرێت تەنها پشت بە یەک سەرچاوی داهات نەبەسترێت بەڵام ئەوە بووکەوە ینی ئەم پێشنیازانەی ئێمە ڕەنگە گوێ لێ نەگیرا بێکاری لەسەر نەکرابێت تاوەکو ئەمە خابنە و کاتێک کە قەیرانەکە سەری هەڵدا و ئێستاشی لەسەر بێ لەبەرەوە ئەمە یەکێکە لەو فاکتەرە گرنگانەی کەوای کردووە ینی تا ڕادەیەکی زۆر ئەو گرفتانەی کە هێتە پێشەوانێ ڕەنگە خەڵکانی شارەزا هەبن لە دەرەوەی وڵاتی ئێمەش لەم مەسەلانەیە بەڵام ڕاستیەکە ئەوەی کەوە ئەو کێشانەی کە ئێمە هەستی پێکەین لە ناخۆی لە بێکەمە خۆمان لە ناوژینگەی کێشەکانە ئەژین ڕەنگە خەڵکانێکی دەرەوەکو ئێمە دەرکی پێ ناکەن لەبەرەوە کاتێک کە پێشنیازێکەکەین ئێمە لە باگراوندی ئەو کێشانەوە خۆمان ئەتوانین پێشنیاز بکەین بۆ چارەسەرەکان ئێمە ڕەنگە زیاتر لە معانات و لە دۆخەکە تێبگەین وەک لەوەیکەوە ڕاستپاردەیەکی ڕێکخراوێک بێ یاخود ناوەندێکی دەرەکی بێکەوە بیکا بۆ حکوومەتی هەرێم بەڵام بەداخەوە ئەکادیمیستەکان یاخود توێژەر و پسپۆرەکان لە ناوخۆیە وەک پێویست لەم بوارەیە ینی گوێ لە ڕاستپاردە پێشنیازەکانیان نەگیراوە. باشە دکتۆرە چی ناڵدەم دۆخە چارەسەر بێت؟ وەکوتم پێویستە کات ئێمە ڕەنگە لە دەسەڵاتمانە نەبێ هەوکو بەڕێز ئاماژتان پێ بە فاکتەرە دەرەکیەکان ئێمە بتوانین گۆڕانکاریکی ئەو توی تا بکەین بەڵام خۆلانێکە مەتوانین فاکتەرە ناوخۆیەکان چارەسەر بکەین لانی کەم ئێمە توانین ڕاستکردنەوەی بکەین بۆ ئەو سیاسەتە دارایی کەوا پێڕەو کراوە لە ماوەی ساڵانی ڕابردووە وازەحە چی ئەم دۆخی گیاندۆ بە ئێرە وازەحە چی ناهێڵت بێتە چارەسەر بەڵێ بە دڵنیاییەوە ینی ئێستا ئێمە شتێک نەماوەتەوە کە پەنهان و شاراوە بێ ینی لە فاکتەرەکان و لە هۆکارەکانی دروستبوونی ئەم دۆخی کەواتەی کەوتوین ینی شتێک نییە کەوا بڵێن دەرکی پێنەکەین بەڵکو ئێمە کێشەکەمان لەوەیە کە ئێستا چۆن بتوانین چارەسەری کەین لەبەرەوەی کە ئەو دەرەنجامی کە لەم دۆخە هاتوتە ئاراوە شتێک نییە بڵین بە ماوەی مانگێک و ساڵێک چارەسەرەکرێ بۆچی چووکە ئەمە دەرهاویشتەی ساڵانێکی زۆرە توانین بڵێم ینی 25 ساڵ ئێمە بەم شێوەیە پەیڕەوی سیاسەتە ئابوووریەکانمان کردو لەبەرەوە لە شەو ڕۆژێکە چارەسەر ناکرێت بەڵام شتێکیش نییە بڵین ئیتر قەت چارەسەر ناکرێت بەڵکو ئەکرێ ئێمە پلانی مەودە جیاوازمان هەبێ پلانی خێرامان هەبێ مامناوەند و درێژخایەنمان هەبێ بۆ ڕاستکردنەوەی ئەو لاسەنگی کەوا ڕوویاوە بەڵام هەر کاتێک ئێمە دەست پێ بکەین ئەڵێم هەریشتا هەر درەنگ نەکەوتین بەڵکو گرنگەوەی دەست پێ بکەین بە ڕاستکردنەوەی ئەو لاسەنگی کەوا ڕوویاوە. دکتۆرە مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم دوێنێوتی کاری لە پێشینی ئێمە دابینکردنی موچەیە بەڵام ئەوە دەزانین دوو مانگە دابینکردنی موچە چەند قورس و چەند زەحمەت بووە ڕەنگە خوێنی باڵا ژوەری نەگرت بێ وایە نە باشە ئەمە بۆ ڕێک نابێتەوە ئەم بابەتە بووە
بووە چۆتە کەشکەڵانی فەلەک و چارەسەر نابێت. بەداخەوە کێشەی ئێمە ئێساوای لێ هاتووە ینی هەموو هەوڵێکی حکوومەت بۆ ئەوەیەکەوە موچە دابینکە لە کاتێکا کە ئەمە مافێکی سەتایی هەر کەسێکە کە کاری کردبێ پێویستە لە بەرامبەرە ئەو کرێی ئەو موچەیەکەوە لە بەرامبەر کارەکاتی کە وەری گورێ بەڵام قەیرانەکە هێندە گەورەیە بەنسبەت حکوومەتەوانەیەکەوە وازی لە هەموو شتەکانی ترێناوە ئێوە تەنها موچە دابینکە کە موچەش تەنها خەرجیەکی بەکاربردنە ینی تەنها خۆبژێویە ینی یەک هەنگاو ئێمە ناباتە پێشەوانەوە واژ ناکاتکەوە ئێمە بتوانین لەم قەیرانە دەرباز بین بۆچی چکە وەکو بازنەیەکی داخراوی لێ هاتۆ شتەکان دووبارە بێتەوانێ لەبەرەوە پێویستەکە حکوومەت گۆڕانکاریەکی سەرەکی بکات ڕیشەیی بکات لە سەرچاوەکانی داهاتی خۆیە بەڵام لێرە شابینین ئەو پەلەکردنە یاخود ئەو هەوڵانەی کەوا ئەیا حکوومەت بۆ ئەوەی کەوا لەم قەیران دەربازی بێت بەشێکی بارگرانەکەی دیسانە کۆتۆتە سەر هاوڵاتیان بۆچی چونکە ئێمە کاڵێن سەرچاوەکانی داهات فرە چەشم کرێ خود فرە جۆر بکرێ یەکێک لەو سەرچاوانە باجا بینین ئەوە لە ئێستا خەڵکێکی زۆر گلەی و گازندەی هەیە لەسەرەوەیکەوە بۆچی باج بەو شێوەیە زیاد کراوە ئەمە لە کاتێکا کە ئێمە خۆمان نەزانین باش لەسەر کەرتی تایبەت ئەخرێتە سەر چالەکیەکانی کەرتی تایبەت لە کاتێکا کەرتی تایبەتی ئێمە هێشتا کەرتێکی بچووکە هێشتا کەرتێکی زۆر گەورە نییە خەڵکانێکی کەم لەم کەرتەیە کارەکەن لەبەرەوە کاتێک کە بەهۆی باج و بارگرانێکی زۆر ئەخرێتە سەر کەرتی تایبەت لاوازەکە هێندەی ترواکان نتوانێت گەشە بەخۆی با نتوانێتەوە هەلی کارکردنی زیاتر بڕەخسێنێ بۆ خەڵکانی بێکار بە تایبەتی کە حکوومەتیش ناتوانێت هەلی کار بڕەخسێنێ لێرەشان ناتوانێت کەرتی تایبەتیش ئیمکانێتی نەبێت لە بۆریکەوە باجێکی زۆری خراوەتە سەر ئەمە واکاتکەوە ئیدامەیەک بە کێشەکان با لەبەرەوە من وای ناوانێم ئەڵم حکوومەت بۆ ئەوکەوا خۆی دەرباسکە لەو قەیرانە هەوڵیاوەکەوە قورسایەکە بخاتە سەر خەڵکانی تر بخاتە سەر بۆ نمونە توێژی موچە خۆران بە لێبڕین بخاتە سەر کەرتی تایبەت بە زیادکردنی باج و ڕسومات ئەمە واکات کە بڵین قەیرانەکە لە کۆی کاتۆی خاتە سەر تۆپێنە هێویە پاسێندەیەکتری وانە بەڵام دوجار هاوڵاتیەکی سادە هاوڵاتیەک کەوا دەخلێک و داهاتێکی محدودی هەیە سنوورداری هەیە ئەو باجەکەی ئادواجا بەکاربەر باجەکەی هەیە چونکە مەواکە سەرچاوەیەکی داهاتی کەمتری هەبێ کەمتر بەشی پێداویستی و خۆی و خێزان و خانەواتەکەی بکە. باشە دکتۆر ئەو بابەتی باجە چی بەسرهات لە چەند ڕۆژی ڕابردووە قسە لەسەرەوە کراکە سیستمی باج ڕێگە خرێتەوانێ و چاوپۆشیش لە هیچ کەس ناکرێت بە ئامان جوی کە داهاتی ناوخۆکۆ بکرێتەوە لە دواتردا هیچ نابتوانێت کێشەی موچە چارەسەر بکرێت دەم بابەتە بەکوێ گەیشت خۆی لە ڕاستیە ئەمە با بڵێن کارێکی باشە ئەگەر ئێمە بێت و لە هەرمی کوردستانە ئیش لەسەرەوە بکەینکەوە نەکرد سیستمی باج بەڵکو کۆمەڵێک شتی تریشەیەکەوە ڕێکی بخینەوانێ بەڵام هەروەکو تۆزی پێشێستاوت ئەمە نابێت لە پێناوەوەیکەوە حکوومەت خۆی پارەی پێبێ پارە لە بەکەرتی تایبەت نەمێنێ بۆچی چونکەوە بەرهێنەران و ئەوانەی کەوا خاوەنکاری تایبەتن ئەوانیش ئەگەر بێت و هەموو ئەو قانزاجەیکەوە لە پرۆژەکانیان دەستیانەکەوێ حکوومەت وەکو باجبی بێ ئەوانیش کەواتە توانێت ئەویان نابێت پرۆژەکانیان بەردەوامی پێبەن یا خۆ پرۆژەکانیان فراوان بکەن چونکە باش ئێمە شەریکاتی زۆر گەورەمان هەیە کە بە ملیۆنان دلار باجەکەی تێتوانین ئێمە سوودی لێ ببینین ینی ئەو قسەی بەڕێزە تەواوە بەڵام ئێمە هێشتا لە هەرمی کوردستان و عێراقیش بەشێکی گشتی کەرتی تایبەتی ئێمە بچووکە ینی ڕەنگە لێرە و لەوێت چەند پرۆژەیەکی گەورە ببینین ئێمە وا بزانینکەوە ئەوە زۆرە بەڵام هێشتا کەرتی حکوومەت کەرتی گشتی کەرتێکی گەورەیە بەشێکی زۆر لە سەرچاوەکانی داهات و دەرامەت لە لای کەرتی حکوومەتە لەبەرەوە کەرتی تایبەتی ئێمە هێندە گەورە نییە ئێمە هاوشێوەی وڵاتانی پێشکەوتو بڵین حکوومەت تەنها پشت بەس بێ بە داهاتی باجەوە بتوانێت لە ڕێگەی باجەوانێ خەرجەکانی خۆی ڕایکە حکوومەت کەرتێکی گەورەیە خەڵکێکی زۆر یا خوژمارێکی زۆر لە هاوڵاتیان موچەخۆر و کارمەدی حکوومەتن ئەم ژمارە زۆرە بەو باجە ناڕوا بەڕێوە لەبەرەوەی کە کەرتی تایبەتی ئێمە هێشتا ئەوەندە گەورە نییە بەو هەموو زیادکردنی باجەشەوە هێشتا ناتوانێت ئەو کلێنە پڕکاتەوانێک کە لەسەر چاوی داهاتەکان یەکێک لە هەنگاوانی کەویستیان کلێنەکەی پێپڕکەنەوە دابەزاندنی بەهای دینار بوو بەرامبەر بە دۆلاری ئەمریکی پاشەوەی ئەم بیرۆکەی بۆ هات لە عێراقاژی نەیزانی ئاوا وەزعەکەمان خراپترە بێ توانای کڕیمان لاوازە بێ ئەو پارەی خەڵک پێێتی ناتوانێت وەکو جاران 100% کڕێ 75 داوەزیوە توانێت کڕینی ڕاستیەکەی ئەو ژەوەیەکەوە بەهای دیناری عراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی ساڵانێکی زۆرە بانکی ناوەندی لە ساڵی 2004وانەی کاری لەسەر کردووە لە پێناو کەمکردنەوەی ڕێژەی هەڵاوسان لە عێراقا هەوڵی داوە بەداهات و
فرۆشتنی نەوتی خاو بەوەی کە پێوترێ یەدەکی دراوی بیانی پاڵپشتێک دروستکە بۆ بەهای دیناری عراقی لەسەر ئاستی ناوخۆ دەرەکی تاوەکو بتوانرێت لە ڕێگەی هەرزانکردنی بە شێوەیەکی زمانێکی سادە قسە بکەین بۆی هاوڵاتیان لێ تێبگەن لە ڕێگەی هەرزانکردنی بەهای دۆلارۆ بتوانرێت کاڵاوشمێکێکی زۆر لە دەرەوە هاوردە بکرێت و بە نرخێکی هەرزان لە ناوخۆیان بفرۆشتێتەوە تاوەکو هاوڵاتیانی عێراق بە تایبەتی لە دوای ڕوخانی ڕژێم و لە دوای لابردنی گەماڕووی ئابووری ساڵانێکی زۆر خەڵکی عێراق تووشی با بڵێن حرمانێک ببوون بەهۆی بە بێبەشبوونێکی زۆر لە پڕکردنەوەی پێداویستیەکانیان هەوڵی داوە بانکی ناوەندی یاخود بەرپرسی سیاسەتی نەقدیکەوە لە ڕێگەی ئەم جێگیرکردنی بەهای دینار بە دۆلار و بەرزکردنەوەی بەهای دینارە جۆرێک لە خۆشگوزەرانی جۆرێک لە دابەزینی نرخ بۆ خەڵکی عێراق دەستە بەر ببێ ئەمە فعلا تا ڕادەیەکی زۆر سیاسەتێکی سەرکەوتوو بوو لە دیوێکەوەیکەوە ئێمە وەکو هاوڵاتیان خۆشبەخت بووین لەوەیکەوە بتوانین بەشێکی زۆر لە پێداویستەکانمان پڕکەینەوە بە نرخێکی هەرزان ئەو پێداویستیانەمان بۆ دەستە بەر بێ بتوانین سوودمەند بین لە بەهای دیناری عراقی لە گەشت و سەردانەکانمانە بە وڵاتی دەرەوە بەڵام لە دیوێکی تری شەوانێ ئەمە جۆرێک بوو لە بەهەدەردانی سامانی نەتەوایەتی ئەم وڵاتە لەبەرەوەی کە ئەو پاڵپشتێکە بۆ بەهای دیناری عراقی کرابوو بەداهات و فرۆشتنی نەوتی خاو بوو کە ئەمە مافی هەموو هاوڵاتیەکانە بەنەوەی ئێستاونەوەکانی داهاتوشمانەوە بۆیە ئەمە تا ڕادەیەک زیانێکی تریشی هەبوو بەڵام زیانەکە هاوڵاتی سادەکاری بابڵێ هەستی پێ ناکرد بەڵکو دوجار بەرپرسانی عێراق لێ بەرپرس بوون یاخود بەرپرسانی سیاسەتی نەقدی لە عێراقا کە کاریگەریەکی خراپی بەجێهێشت بوو لەسەر یەدەکی دراوی بیانی لە بانکی ناوەندیە ئەمە تا ڕادەیەک دەتوانین بڵێن بۆ چەند ساڵێک کاریگەریەکی باشی لە ناوخۆیان بەجێ هێشت و ئەگەرچی لە ڕووی بەهای ڕاستەقینەی بەهای دیناری عراقی و هیچ کات بەهای دیناری عراقی لەو ئاستەیان نەبووە چونکە هێشتا توانای بەرهەمێنانی عێراق لاوازە جگە لە نەوتی خاو هیچ سێکتەرێکی ترمان نیە توانێت بەشداری بکات لە دروستکردنی ئەوەی کە پێوتر بەرهەمی خۆماڵی بۆیە کاتێک کە قەیرانە ئابوووریەکان لەسەر حکوومەتی عراقی زیادی کرد و کورتێنانی بودجە بە تایبەتی بۆ ئەم ساڵی 2021 زۆر گەورە بوو و نەدەکرا یاخود ڕێگە نەئەدرا بە حکوومەتی عێراق بودجەکەی لە پەرلەمانی عێراقی لە ئەنجومەنی نوێنەران تێپەڕێنرێ و پەسەند بکرێ بۆیە ئەمە جۆرێک بوو لە دەربازبوون لە بیرۆکەی بۆ دەربازبوون لەو قەیرانەی کەوا لەو تەنگەشەدارایی کە حکوومەتی عێراقی تێکەوت بوو کە بەشێک لە کورتێنانی بودجەی پێپڕ بکرێتەوەنێت لە ڕێگەی دابەزاندنی بەهای دیناری عراقیەوە بەڵام دابەزاندنی بەهای دیناری عراقی دوجار کێ باجەکەی ئەیە هاوڵاتی ئەیە و بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئێمە دوو جار توانین بڵێن ئەم باجە ئەین لەلایەکەوانێ لێبڕینی موچە هێشتا بەردەوامی هەیە و دواکەوتنی دابشکردنی موچە کاریگەری خراپی بەجێهێشتووە لایکی کەشەوانێ بەرزبوونەوەی نرخەکان بەهۆی دابەزاندی بەهای دینار بەرامبەر بە دۆلارەوە ئەمەش دیسانەوەی کردووە جۆرێک لە هەڵاوسان ئەگەرچی ڕێژەکە وەکو ناوەندەکان ئاماژەی پێدا بەڕێژی لە 5 نرخەکان بەرز بووەوە بەڵام ئەگەر بێت و ئەم دۆخە بەردەوامی هەبێ تەسەوڕەکەین لە ئایندەیە ئەم ڕێژەی هەڵاوسانە زیاتر ببێت. باشە دکتۆرە بۆ خراپی ئەم دۆخی ئێستا دۆخی ئابووری دوو بیان و هەبوو بە تایبەت لە پاشەکە کابینی نوێمی حکوومەتی یارمەتی کوردستان دامەزا و دەستی کرد بەکارەکان ئەم بیانوکیانەوە بکایەوە نرخینەوت دابەزیوە زۆر دابەزی ئێمە ناتوانین دۆخەکە تا نرخینەوت بەرزەبێت و باشی بکەین بیانۆکەی ئەمیان ئەوە بکایەوت ڤایرۆسی کۆڕۆنا بڵاو بۆتەوە حاڵتێکی لە ناکەوە ئێمە پلانمان نەبوو ناتوانین بم پەلە ڕۆبەڕووی بینەوە ئێستا نرخینەوت $75 بۆم ڕۆ بەتەواتی نازانم کە هاتم پرۆگرام چێکم نەکرد بزانم بە چەندێک ئەم ڕۆمامەڵی پێوە دەکرێت و ئاگادارژین ڤاکسین هەیە کۆمەڵێک جۆری ڤاکسینی باشێکە وردە خەریکە کۆنتترۆلی ڤایرۆسەکە شەکرێ پێشبینێکی چەندێکی تریانی ئەم دۆخە بەم شێوازە خراپە بەم شێوازە شێواویە بمێنێتوانێت خۆردوو بیانەکە و خەریکە وردە نامێنێ هێوی $76 برێنتەڵێ $76.7 باڵێ زۆر ڕاستە زۆر ڕاستە خۆی ئەمە ینی منی ژۆک و دوجارک و هاوڵاتیەک ڕەنگە ڕووی دەمەکەمە حکوومەت بڵێن بۆچی تا ئێستا بەو پلانانەی کەوا پێشنیاز کرا بۆ دەربازبوون لەم قەیرانە لە کاتێکا ئێمە لە لووتکەی قەیرانەکەیان نرخی نەوت زۆر دابەزی بوو ینی بەراورد بەو کاتە توانین بڵێن ئەوەندەونی و نرخی نەوت ئەگەر نەژڵین دووهێندە بەرز بوو بێتەوانێ بەڵام شتێکی کە هەیەوەیەکەوە نەوتی هەرێمی کوردستان هاوشێوەی
نەوت لە عێراق بە هەمان نرخ نافرۆشرێ بە نرخێکی کەمترێکە و حکوومەتی هەرێمیش وەکو چەند جارێک ئاماژەی پێوەکەوە قەرزارە بەرامبەر بە کۆمپانیەکانی نەوت و قەرزێکی کردووە بە دابینکردنی موچە لە ماوەی ڕابردووە دیسانەوە لایەنی کەژەوەیەکەوە ئەگەر چی ڕێکوتنێک کراوە لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆ ناردنی بڕێک پارێ بە شێوەیەکی ماگانە بەڵام هێشتا ئەو بڕەپارەیە هەر وەکو جۆرێک توان بڵێ هێشتا لە معاملەیە ینی وانی وەی ساڵ تێپەڕی ساڵی 2021 6 مانگی تێپەڕی وە لە نیوەکەی دووهەمیان بەڵام هێشتا ئەم ڕێککەوتنی کە لەگەڵ بەغایە کراوە هێشتا خەڵکی هەرێمی کوردستان لێ سوودمەند نەبوون و ئەو بڕە داهاتەی کە پێویستە لە بودجەی حکوومەتی عێراقی بۆ هەرێمی کوردستان بێ هێشتا بە هاوڵاتیانی کوردستان نەگەیشتووە و ئێمە نەمانتوانێ و مستەفید بین لێ لەبەرەوە هەر بۆیە لێبڕینی موچە بەردەوامی هەیە لەبەرەوە ئێمەش بەڕاستی تا ڕادەیەک هەندێشت ئەمێنێتەوە جاری وایە ئەبێتە پرسیارێکە بێتە مەتەڵێکە بێتە لوغزێکە وەڵامەکەشی ڕەنگە لای ئێمە تا ڕادەیەک ینی نادیار بێ ئەوانی کە باسمان کە ڕەنگە هەموو هاوڵاتیەک بزانێت کە ئێمە پێشتر زانیاریمان هەبووە لەسەری بەڵام دوجار ئەوە حکوومەتە بێ وەڵامی هاوڵاتیان و هەموو تاکێک باتەوە لەسەرەوەیکەوە بۆچی لێبڕینی موچە بەردەوامە جام جوابەتەوە دەسەکانی خۆشە دکتۆرە نەردین معروف ڕاگری کۆلێژی بازرگانی لە ساس سپاس